لە چوارچێوەی پرۆژە خێرخوازیەکان و بە هاوکاری خێرخوازان دەستگای خێرخوازی بەخشین لە دووەم ڕۆژی جەژندا 260 سەر ئاژەڵی بچووک و 40 سەر ڕەشەوڵاغی کردە قوربانی و گۆشتەکەی بەسەر هاوڵاتیاندا دابەشکرا. سەرپرشتیاری پرۆژەکە دەڵێت لە سلێمانی و هەولێر و دهۆک و سەرجەم قەزا و نەحیەکان دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی قوربانی هەیە و ئەم ساڵیش بەدەمەوە هاتنی هاوڵاتیان بۆ پرۆژەی قوربانی زیاتر بووە. ئێمە دیارۆکو نەریتی ساڵانەی خۆمان لە پرۆژەی قوربانیە سوپاس بەخوای گەورە لە کوشتارگای سلێمانی بە شێوەیەکی تەندروستی کە پزیشکی تایبەتی خۆی ئاژەڵەکانمان فەحسەکە و پاشان بڕیاری لەسەر ئایا ئەو ئاژەڵە بۆ قوربانیکردن ئەشەیان ناشێ. سوپاس بەخوای گەورە ئەمڕۆژ کە دووەم ڕۆژی جەژنە ئێمە تا ئێستا لە دوو شوێنی سنتەر واتە سلێمانی و هەولێر پرۆژەی قوربانیمان جێبەجێ کردووە. ئەمڕۆ لە سلێمانی زیاد لە 180 حیوانی بچکۆلە واتە ئاژەڵی وردمان سەر بڕیوە و نزیکەی 20 سەر حیوانی گەورەشمان سەر بڕیوە و لە هەولێریشە 90 ئاژەڵی وردەمان سەر بڕیوە و 22 ڕەشەوڵاتمان سەر بڕیوە کەواتە بە کۆی هەردوولا تقریباً 260 سەر ئاژەڵی وردەمان سەر بڕیوە و لەگەڵ 40 سەر حیوانی گەورەیە واتە ڕەشەوڵاخە و ئەم داتایش سعات بە سعات بەرزە بێتەوە چونکە پەیتا خەڵک تەلەفۆنەکایەت بۆ ئەوەی کەوا ئێمە قوربانی بۆ بکەین تا چوارەم ڕۆژی جەژن. ئەو گۆشتە زۆرەی لە پرۆژەکەەوە دابینکراوە بێ جیاوازی بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت. بەرپرسی پرۆژەکەش دەڵێت لە کۆی پرۆژەی قوربانیەکەدا تا گۆشتەکەی دەگاتە دەستی هاوڵاتی بە تەواوی ڕەچاوی ڕێکارە تەندروستی و خۆپارێزیەکان کراوە. ئەم گۆشتە تەزحیەیە و قوربانیە بۆ خۆی پەروەردگار کراوە تایبەتمەند نەکراوە تەنها دەوڵەمەند یا فەقیر یاچی بەڵام ئێمە زیاتر کار لەسەر چیەکەین لە نووسینگەکانمان بۆ نمونە خەڵکانێکی زۆر لە لای ئێمە ناویان نووسیوە هەژارن ڕۆژەی هەژاریان بەڕاستی زۆر هەژارن ئەوانە خەڵکانێکە ناویان لای ئێمە نووسراوە کۆمەڵی خەڵکمان هەیە خەڵکی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندام و پاشان کۆمەڵی خەڵکی دیکەمان لایە ئەوە ڕێژەیەکی زیاترن منداڵی بێ باوک ئەو ماڵانەی کە بڵێن هاوسەریان نەماوە بڵێن مناڵی بێ باوکیان ئیتر بە ڕێژە هەیە قەرەباڵخن هەیە کەم سەرن کەم سەرخێزانن. المهم لە لای ئێمە ناوەکانیان نووسراوە شێوازی دابشکردنێک ئەوە زیاتر ئەوەیان کە ناویانە لای ئێمە باشترە بۆ ئێمە باشتر ئەگونجێ. ماوەی 6 ساڵە دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی قوربانی هەیە. زۆربەی ئەو خێرخوازانەی لە ڕێگەی بەخشینەوە قوربانیەکانیان ئەنجام دەدەن مەبەستیانە بە شێوەیەکی تەندروست قوربانیەکە بکرێت و گۆشتەکەی بە دادگەرانە دابەش بکرێت بە جۆرێک خەڵکانێکی هەژار و کەم دەست سودمەندی یەکەم بێت. ڕامێر عوسمان کەناڵی پەیام سلێمانی.